Porta bene a Giori. İbrahim Porta gel. Porta gel.
سبحان الله را خد بالك اليوم مداومة والله هو جنة البيت ممتاز عادي ولا مثال
هذا باب رحم قلبي.
زۆر سپاس سەرەتا بە نای خوای گەورە ئەلحەمدولیلا توانیمان سێ خاڵ یاریەکە بەدەست بێنین ئەو یارێ بۆمە زۆر گرنگ بوو توانیمان لە سەدارە بمێنینەوە سپاسی یانێ بەرامبەری جەکەم و دەستخۆشیشیانێ دەکەم پیرۆز مامی بەخوای تیپی مەسابت نییە هەندێکمە باش هەندێکمە خراپە ئەوەیەکی سەبەبی ڕئیسی ناوبژیوان بوو یانێ ئەو گۆچەمەی دەرکرد بەبێ سەبەب هیچ سەبەشنەوە فەریق سێ گۆڵ لە پێشە عادیسە بینی خۆف پێکدادان بینی دیفاع و گۆچی دەبێتن ناوی کارتی سۆری بداتێ دەتوانانی کارتێکی زەر دەبێ فەریقشمان باش نیە لە بۆی عدادمان نەبوو فەریقمان تەمرین ناکە لە گەمە لۆگەمەی تقریبان هەر ئەوەندەشی لێ دەرس زیاتری لێ دەرناچێت